ئێوەی گەنج لەولا و لەولا دەبیستن دەڵێن مەولود بیدعەیە و بێ شەرعیە بەڵکو لەو بەینانە کتێبیشیان نووسیە و نامریکەش نووسرایە کەوا مەولودکردن تەقلیدی جوولەکە و دیانانە یعنی ئەو کەسانەی کەوا مەولودی ئەکەن حسابیان حسابی جوولەکە و دیانانە چونکە ئەوان بیرەوەری پێغەمبەری خۆیان ئەکەنەوە ئەجا بزانینەوە شتە تاکەی نێڕاستە و تاکەی نێڕاست نییە پێش هەموو شتێک برایانی مسلمان کافرەکان و ئەوانەی نۆکەری کافرەکانیشن وەکو عیلمانیەکان زۆر زۆر بە مەولودی پێغەمبەری تێگەچن قەلبیان تێگەچی جا خوای تەبارەک و تەعالا ئایەتێکی لە قورئانێ ناردیە کە ئەگەر کافرە ئینسانی مسلمان شتێکی وا بکە کافران پێ خەفەتبار ببن خوای تەبارەک و تەعالا خێریان بۆ ئەنووسی ئەوەیە خوای گەورە فەرمێ ولا يطؤون موطئا يغيظ الكفار إلا كتب لهم به عمل صالح فرمي مسلمانان أمتي محمد صلى الله عليه وسلم في لهر شوينك بنينو بهر شوينك كوا كافران خفت بار بكن خوای تبارك وتعالى خيري كردوشي باش عم بو أنوسي اگر هر برین مولود سنتیش نییە لەبەر ئەوەی کافرەکان و بێدینەکان پێ خەفەتبارە بن لەو ڕۆی وە خێرمان بۆ ئەنووسێ ئەگەر ئەمە مەولودێ بکەین بە نەفسی ئەو ئایەتەی دیسانی سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕۆژێک لە پێغەمبەریان پرسی سەلات و سەلامی خوای لەسەر بی یا رسول الله تو بۆچی دووشەمان بە ڕۆژی ئەبی طبعا دوو جار ئەو پرسیارەی لێکرایە لێتان تێکەڵ نەبی هەردووکیشی حەدیثی صحیحە جالك ليان برسي يا رسول الله درباري روجي دوشم و پێنجشەم ليان برسي فەرمووی لەو ڕۆژانە کردەوەی بەنی ئادەمی بەرز دەکرێتەوە بۆ لای خوای گەورە پێم خۆشە کە کردەوەم بەرز دەکرێتەوە بۆ لای خوای من بە ڕۆژی بم جارێکی تر دەربارەی دووشەمێ لێیان پرسی یا رسول الله صلى الله عليه وسلم دووشەمان بۆچی بە ڕۆژی ئەبی فەرمووی ذاك يوم ولدت فيه وفيه بعثت وفي رواية وفيه أنزل علي او حدیثاش لصحیح مسلم دا هەیە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بۆیە ڕۆژی دووشەمان من بە ڕۆژی ئەبم چکە ڕۆژێکە تێیدا لەدایک بوویمە و تێیشدا بوویمە پێغەمبەر و قورئانم بۆ هاتیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شانازی بە ڕۆژی لەدایک بوونی بکاو شکری خوای گەورە بکاو تێیدا بە ڕۆژی ببی ئێمە ئەولاترین کەوا شانازی بە ڕۆژی لەدایک بوونی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم جا خۆی ئەسلە شانازیەکە ئەبێ بە عیبادەت و خێرکردن و سەدەقە وەشتیوابی بەڵام ئێمەش کە دادەنیشین بۆ مەجلیسی مەولود ئەبی با ئەوەندەی سەلاوات لێ دەین پێغەمبەر صلی الله عليه وسلم پێکەین خۆش ببی ئەوەندە باسی پێغەمبەری بکەین صلی الله عليه وسلم کە کەسێک غافڵە و پێغەمبەری نەناسیە بیناسی برایانی مسلمان علەمای ڕابردوو ڕەزای خوایان لێبی بە حەدیثێکی دیکەش بەرگەیان هینایتەوە کە ئەگەر مەولود بکرێ قەیدی ناکە ئەوەی ئەو بەرگەیەشی هینایتەوە ئەبوو شامەیە مامۆستای ئیمامی نەوەوی ڕەزاکوای لێبی ئەوەی ساحێبی منهاجێ مامۆستایەکی هەبوو ناوی ئەبوو شامە ئەو یان بەرگەکەی دەینیتەوە ئەفەرمێ لە جوانترین ئەو بیدعانەی کە لە سەردەمی ئێمە پەیدا بووینە ئەو مەولودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا هەر ئەبوو شامە ئەفەرمێ یەکەم کەس کە ئوسلوبی مەولودی بەو شێوەیەی دانا سوڵتان مزەفەری گەورەی هەولێرێ بوو ئەو سوڵتان مزەفەری هەولێرێ پیاوەکی زۆر عادیل بووە گەورەی هەولێرێ و دەوروبەری هەولێرێ بووە هەتا منتیقەی شارەزوور ئەوانە ئەوە تاریخە بیزانن بۆ خۆتان چکە پێویستان پێبی لە هەمان کاتیشدا زاوای سەلاحەددینی ئەیوبی بووە سەلاحەددینی ئەیوبی ئەو بەڕێزەیە کە ئەمە هەموو شاناسی پێەکەین یعنی خوشتی سەلاحەددینی خێزانی ئەو سوڵتان مزەفەرەی بووە پیاوەکی زۆر بەغیرەتیش بووە زۆر جیهادی لە ڕێگەی خوای گەورە کردیە طبعا مەغۆلیەکان دوو جار هجومیان بۆ سەر هەولێرە هینایە جارێک ئەو سوڵتان مزەفەرەش کاندنی بە شێوەیەکی واش کاندنی هەتا داقۆق شوێنیان کەوت و ڕاوینان خۆیان پێڕانە ژیرا ئەوها ئەو نەوعە پاڕەوانە بوو ڕەحمەتی خوای لێبی ئەو جا خێر و سەدەقە و ئەشتی زۆرە کرد و یعنی بەخۆی لە ناوماڵان ئەگەڕا چی هەمار فەقیرە ئازووکە و شتی بۆ ئەبن یعنی تەقلیدی ئیمامی عومەریە کرد لەو نەوع شتانە ئەو کەسە بوو کە مەولودکردنی بەو شێوەی دانا کە خەڵق تێیدا کۆ ببێتەوە و عولەمای هەینێش کە
ئەوە تقریبی 600 ساڵ پێشەوە هەتا ئێستا بە پەسەندیان زانیا کەوا بۆ ئەو ڕۆکەسانێک سەریان لێ شێورایە و دەڵێن مەولود ئێمەکەن مەولود بیدعەیە بە قسەیان مەکەن یعنی قسەیوان هەروای لێ دێوەچی بتەوێ بەری ڕۆژێ بە بێژین جێ بگری یان بە سەرەد و هێرەکان بگری ئەوەشی تەسیرێک ناکات قسەکەیان تەسیر ناکات ئەمە بیرەوەری مەولودی پێغەمبەری هەرەکەینەوە صلی الله علیه وسلم ئەجا هەر ئەبوو شامە ئەفەرموێ علەما ئیستینباتیان کردیە کە مەولود خێرە لە حەدیثەکەی عاشورایە حەدیثی عاشورایەتیە لە بوخاری و موسلیمدا هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هاتە مەدینێ دیتی جوولەکە لە ڕۆژی عاشورایە کە دەی مانگی محەڕەمە بە ڕۆژی ئەبن پێی فەرموون ئەوە بۆچی بە ڕۆژی ئەبن یان وەڵڵا لە ڕۆژی عاشورایە خوای گەورە پێغەمبەری ئێمە و باو باپیرانی ئێمەی لە دەست فیرعەونی ڕزگار کردیە ئەو فیرعەونە مەلعونەی کە داوای خوایەتی ئەکرد حەزرەتی موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ بەنی ئیسرائیلەکان لە ڕۆژی عاشورایە خوای گەورە ڕزگاری کردن جا گوتیان ئەمە لەو ڕۆژەیدا بە ڕۆژی ئەبین شکری خوای گەورە ئەکەین لەسەر ئەو نیعمەتەی پێغەمبەریش فەرمووی صلی الله علیه وسلم ئێمە لە پێشترین لە ئێوە بەنسبەت حەزرەتی موسا کە شکری خوای گەورە بکەین چونکە ئەویش پێغەمبەرێکی مرسەلە و ئولو العەزمە منیش پێغەمبەرێکی مرسەل و ئولو العەزمم ئەمری کرد سەحابەش ڕۆژی عاشورایە بە ڕۆژی بن بەڵام لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی خۆش بوو لە عیبادەتی برەک مخالفەی جوولەکە و دیانام کات لە ئاخر ساڵیا فەرمووی ئەگەر بۆ ساڵی داهاتوو مامەوە ڕۆژی نۆهەمینیش بە ڕۆژی ئەبم بۆ ئەوەی فەرقمان هەبی لەگەڵ جوولەکان بەڵام پێغەمبەر وەفاتی کرد صلی الله علیه وسلم پێی نەکرا بە ڕۆژی بیم ئیتر هەر کەس ڕەخنەی لە مەولودی هەبوو ئاەتەکەی بۆ بخوێنەوە ئاەتەکە هیچ حیسابی لەگەڵ ناکرێ ولا يطؤون موطئا يغيظ الكفار إلا كتب لهم به عمل صالح أمتي محمد صلى الله عليه وسلم سير هر شوينيك بنيه هر هنقاوك بنيه بو هنقاوي أوان كافر كان تورا ببن وقفت بار ببن خواهي تبارك وتعالى خير شابو أنويسي أو نفسياتا لقل حديثكي دوشمي كفيغمبر صلى الله عليه وسلم دوشمي بروجي بو فرمويتي لو روجي من بورد بويما